ئەگەر ژن و پیا و لەو جیاوازیە تێنەگەن واتە نەزانن کە ئەمە جیاوازیەکی یەکجگار لەما بینیانە هەیە کەواتە ئەم دوو کەسە بەردەوام لە کێشەیان بەردەوام لە ناکۆکیان لەبەرەوەی وەکو پێشتر باسمان کرد ئەم ناکۆکیانە بابڵێ ئەم جیاوازیانە بێوات لێکا خۆت بگونجێنی ئەمە باس لەوەش ئەکا کە ڕەبت ئەبێ بە ئاەتی الرجال قوامون على النساء بۆ لەبەرەوەڵێ پیاوانی مەریخ کاتێکە قسە لەسەر ئەوە ئەکرێ لەوەی کە خۆیان چۆن ئەبینن پیاو بەهێز بە قووەت بەوە خۆیان ینی بوونی خۆیان ئەسەلمێنن بە خودی خۆیان کە هێزێکیان هەیە کاتە ئەم هێزە ڕەبتە بە الرجال قوامون على النساء ئەمەش کاتێک کە خۆی گەورە باسی ئەمە ئەکا مەبەستی ئەوە نییە ئەم قەوامەیە لێدان بێ بۆ ژن ئیهانەکردنی ژن بێ چەوسانەوەی ژن بێ نە مەبەستی لەوەیە کە پیاو پێویستە لە نێو ماڵی خۆیە لە نێو خێزان و مناڵی خۆیە هەیبەتێکی هەبێ و سامێکی هەبێ و پیاوەتێکی هەبێ کە ڕێزی لێ بگیرێ نەک ئەوەی کە ژن چۆن مامەڵە ئەکا ئەبێ پیاوی ژۆ مامەڵە بکە پیاو چۆن مامەڵەکە بە پێچوانەوە ژنی جوابێ نە هەر یەکە و ئیشی خۆیان هەیە پیاو قەوامەیەکی هەیە باس لەوەش ئەکا کە ژن بە خۆشەویستی بە ناسکی بە جوانی بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئافرەت دێتە پێش و بوونی خۆی ئەسەلمێنێ کەواتەمە دووشتی زۆر جیاوازن کە بێم دوو کەسە لێک تێبگەن نابێ منی ئافرەت بۆ نمونە کە لە نێو ماڵام وەکو پیاوەکەم بم وا بیر بکەمەوە بڵێم ئەمە زوعفە بۆ من بۆ لەبەڕێ من خۆم ئافرەتم خۆم ئەزانم ئیشی خۆم چێ لە نێو ماڵەکەمە پەروەردەکردنی منداڵە بەخێوکردنی منداڵە هەرچەند پەروەردەش هەر باوکیش ئەگرێتەوە بەڵام ئەگەر ئەو پیاوانی کە زیاتر مەشغوڵن ئەتوانن ئافرەتەکە تعویزی بنەوە بۆی کە زیاتر ئاگایان لە مناڵەکانیان بۆ ئیهمالیان نەکەن